لە چوارچێوەی پشتیوانیەکاندا بۆ لیستی 162 یەکێتی نیشتیمانی کوردستان شاناز ئیبراهیم ئەحمەد هەڵمەتەکانی بانگەشەی لیستی 162 یەکێتی نیشتیمانی کوردستانی لە سنووری پارێزگای هەڵەبجە بەسەرکردەوە و لەگەڵ کەسایەتی و نوێنەری کاکەیەکانی پارێزگاکە کۆبووەوە. کاکەیەکانی سنووری پارێزگای هەڵەبجەش وێڕای دووپاتکردنەوەی پەیمانیان بۆ بەرداوابوونیان لەسەر ڕێبازەکەی سەرۆک مامجەلال ڕاشیانگەیاند یەکێتی هەمیشە پشت و پەنای کاکەیەکان بوو و هەمیشە پشتیوان دەبن بۆ سەرخستنی لیستی 162 یەکێتی نیشتیمانی کوردستان. یەکێتی نیشتیمانی کوردستان تا سەر ئێستان لەگەڵ کاکەیەکان بە و پشتگیری کاکەیەکانی کردو لە هەموو تەنگێژەکانە یا هەر لە هەر کاتێکێک سانسۆری هەر شوێن و هەر حیزب و هەر لایەنێکمان لەسەر بووە بە تایبەتی بە ڕێز مامجەلال. و کاکەیەکانی ئەم دەڤەرە زۆر ڕازین لە یەکێتی دای من پشت و پەنابان بووە هاوکارمان بووە لە پرۆژەکان بە هەر ئێستا من لە بینی دوو پرۆژە هاوەساوم ئەوە پرۆژەکەی هەڤاڵی بە ڕێز مامجەلال ئەوجە پرۆژەکەی هێرۆخان و دادەشاناز و ئەوانەیە خەریکە دادەشاناز تەواو پرۆژەکەمان بۆ تەواوەکە یانی ئەبێت چاومان ئەو بینە دوایژە هەموو خەڵکەکە بینی سەوزپۆش بوو بەڕاستی کاکەیەکان لە هەستێک گوندی هاوار هەوارەکۆن دەرەتفێ سەوزپۆشی خۆتان بە چاوی خۆتان بینی ئەمانە هەمویان بۆ سەرخستنی لیستی 162 بوو بۆ هیچی کە نەبوو ئێمە تەنها بۆ سەرخستنی لیستی 162 بوو ئەم حەشاماتەتان بینی بە چاوی خۆتان هەمووی هاواریەکە بژی یەکێتی بژی ڕێبازەکەی هەڤاڵ مامجەلال. هەر لە چوارچەوەی سەردانەکەیاندا بۆ پارێزگای هەڵەبجە شاناز ئیبراهیم ئەحمەد مەڵبەندینەوەی ڕێخستنی شارەزور و کۆمیتێ حوتی ڕێخستنی سیروان و چەند بازگێکی هەڵبژاردننی سنووری ئەو پارێزگایی بەسەرکردە و ئاماژەی بەوە کرد پێویستە کادر و ئەندامان و لایەنگرانی یەکێتی بە هەموو شێوەیەک کار بۆ سەرخستنی لیستی 162 یەکێتی بکەن. داواشی لە دەنگدەران کرد لە پێناو نوێبوونەوەی یەکێتی و ئایندەی ناوچە دابڕێنراوەکان دەنگ بە لیستی 162 یەکێتی بدەن و وتیشی یەکێتی هەمیشە لە سەنگەری بەرگری لەگەلی کووردا بوو و لەو پێناوەشدا قوربانێکی زۆری داوە. مەحاڵە کە من بتوانم بە ئێوە بڵێم ئێوە کێن و ئێوە چین چونکە ئێوەن یەکێتی ئێمڕۆکە لە هەلومەرجێکین کە بەڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان پێویستی بە هەر هەمومانە ئەمانەتێکە و لە گەردنمانایە ئەمانەتێکە و ئەبێ بەرزی کەینەوە هەمومان داوای ئەوە کەین کە یەکێتی نوێ بێتەوە یەکێتی بەرز بکەینەوە یەکێتی تەنیا بە یەک کەس و دوو کەس بەرز نابێتەوە یەکێتی بە هەر هەمومان بەرزە بێتەوە یەکێتی چاوی لێمانە ئەمڕۆ هیوادارم کە دڵی خۆمان و یەکێتیەکەمان و مامەکەمان نەشکێنین مام هەموو جارێ لەگەڵمانە بووە مام هەڵبژاردننی پێشوو لەگەڵمانە بوو ماممان لەگەڵ نییە کە بە نوکتەیەک چارەسەری کێشەکانی عێراق بکات ماممان لەگەڵ نییە کە بە پەنجەیەک وەرەی هەموو عێراق بەرز بکاتەوە ماممان لەگەڵ نییە مام چاوەڕوانی ئێمەیە هیوادارم کە بە هەر هەمومان لیستی شەهیدان لیستی 162 بەرز بکەینەوە و دڵی مام نەشکێنین دڵی شەهیدان نەشکێنین دڵی کەسوکاری شەهیدان نەشکێنین هیوادارم بە وجدانەوە هەمووان بڕۆنە سەر سندوقەکان پێویست ناکاتن ئێمە بە خۆمان بڵین دەنگ بەکێ بیاین پێویستە کاتن ئێمە بەوانە بڵێن کە بیریان نەکردوێتەوە کە لە بیریان چۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کێیە زۆرن ئەوانەی کە ئێستا هاتوون و یەن و ئەچنە سەر تەلەڤیزیۆنەکان باسی ئەوەکەن کە متمانەیان پێ ببەخشین باسی ئەوەکەن داوا لە خەڵقەکەن ئەڵێن وەرن جارێکی تر متمانەمان پێبن ئایا ئێمە ئەوە زیاتر لە نیو سەدە نییە خەڵقی کوردستان متمانەی پێیاون چیان کرد لە دوای ئاشبەتاڵەوە چیان کرد هەکاریان کرد لە دوای ئاشبەتاڵەوە سیوێکی ئابیان کرد لە دوای ئاشبەتاڵەوە کوردستانیان فرۆشت لە دوای ئاشبەتاڵەوە ئێش و ئازاریان بۆ گەلەکەمان زیا کرد لەبەر خاتری کورسیەک هەموو کوردستانیان کردە قوربانی کورسیەک هەموو دەستکەوتی ئەم گەلەیان کردە قوربانی کورسیەک ئێستاش هاتوون و ئەڵێن فەرمونون دەنگمان پێبەنەوە دەنگ بە کێ بین دەنگ بە کێ بین بەوانەیە کەوتیان بەغدامان تەلاقاوە ئێستا هاتوون بە خەڵقەڵێن بڕۆن ئاشمان بکەنەوە با بڕۆینەوە بەغا هەموو جیهان داوای لێکردن هەموو دەستیان ماچکردن وتیان واز لەم ڕێفراندۆمە بێنن ڕێفراندۆم حەقێکی خۆمانە کەسیش بۆی نییە پێمان بڵێ وازی لێ بێنن یا وازی لێ نەهێنن بەڵام کاتەکەی نەگونجاو لە کاتێکی نەگونجاوە لەبەر خاتری کورسیەک ئەوە تاوان بوو کە بەرامبەر بەم گەلەکرا ئێستاش هەمومان ئەبینین کە کەرکووک و شنگال و
خانەقین و هەموو ناوچە دابڕێنراوەکان چاویان لە دەستی یەکێتیە، یەکێتیش چاوی لە دەستی ئێمانە، لە دەستی ئێمەیە. هەمومانە بینین ئەوانەی کە وەفایان بۆ مام نەبوو، ئەوانەی کە مام دروستی کردن، ئەوانەی کە یەکێتی کردنی بەناو، ئەوانەی کە یەکێتی کردنی بە ژمارە، ئەوانە هاتوون و داوا ئەکەن کە دەنگیان پێ بدرێ. دەنگ بە کێ بین؟ دەنگ بەوە بین کە وەفای بۆ مام نەبوو، دەنگ بەوە بین کە وەفای بۆ گەلەکەی خۆی نەبوو، دەنگ بەوە بین کە وەفای بۆ حزبی شەهیدان نەبوو. ئەی کەسێک کە وەفای بۆ مام نەبوو بێت و بۆ کەسوکاری شەهیدان نەبوو بێت و ئەی کەسێک کە هەموو هەلێکی لە بەردەما بوو بێت لە ناو خودی یەکێتیا و لە بەغداشە بەقەدەر نوکی دەرزیەک شتێکی بۆ ئەم میلەتەمان نەکرد بێتن. ئەی ئێستا چۆن داوامان لێکە؟ بە چ ڕوویەکەوە داوا لە دەنگ دەری یەکێتی ئەکاتن دەنگی پێبن؟ دەنگی پێبن بچێ بۆ بەغداد چی بکاتن؟ تەنیا لەبەر خاتری کورسیەک هەموو تەمەنمان ئەم میلەتە باجی کورسیەک بدات، لە هەرێمە باجی کورسی بدەیت و لە بەغدا باجی کورسی بدەیت و ئەی توخواکەی خۆتان بڵێن بە درێژایی تەمەنتان لەوەتەی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە کێدا کۆکی لەم خاکە کردووە. لە جەبهەکانە هەر پێشمەرگەی یەکێتی نەبوون، ئەی هەر جەنازەی کوڕ و کچی یەکێتی نەبوون کە ئاهاتنە ماڵەوە، ئەی ئەو قەبرستانانە، ئەی ئەو جادانە، ئەی ئەو وێنانە هەمووی هەری یەکێتی نەبووە. ئەی یەکێتی خوێنی بۆ ئەم خاک و بۆ ئەم گەلە نەڕشتووە. ئەرێ بەس نییە تاقیکردنەوە. من نازانم بە چ ڕوویەکەوە ئەو خەڵقەیەن و داوا لە گەلی کوردەکەن دەنگیان پێبن. من لێرەوە داوا ئەەکەم لە هەر هەموو ئەوانەی کە بڕیاریان نەیاوە، کە دوو دڵن، کەوا ئەزانن ئەم و ئەو ئەتوانن کێشەکانیان بۆ چارەسەر بکەن. کێشەی هەموو کوردستان تەنیا و تەنیا بە یەکێتی نیشتیمانی کوردستان چارەسەرەکرێ، چونکە لە بەغداش و لە جەبهەشە هەر یەکێتی نیشتیمانی کوردستانە کە شەڕ بۆ ئەم گەلە و ئەم خاکە و ئەم نیشتیمانە ئەکاتن. کادرانی یەکێتیش لە سنووری پارێزگای هەڵەبجە دووپاتیان کردەوە، وەک چۆن لە هەڵبژاردننی پێشودا کاریان بۆ سەرخستنی لیستی یەکێتی کردووە، بۆ ئەم هەڵبژاردنەش بە جەش و خڕۆشێکی زیاترەوە کار بۆ سەرخستنی لیستی 162 یەکێتی دەکەن.